هەومان گوێبیستی وتە شیرینەکانی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا سەلاحەدین محەممەد بەعادین هەومان بەیەکەوە پێشوازی لێەکەین. با بەڕێزیان بفەرمێن. هەرێز هەرێز وەرەوانە لا بە هەرێز. بسم الله الرحمن الرحيم. ئامادەبوانی خۆشەویست برایان و خوشکان، ئەندامانی کۆنگرەی دەیەمینی ڕێکخراوی گەشەپێدانی تابیانی کوردستان، سڵاوی خواتان لەسەر بێ. السلام عليكم ورحمة الله. خۆشحاڵین کە 25 ساڵ بەسەر تەمەنی پڕ خێر و بەرەکەتی ئەو ڕێکخراوە بینین و ئامادەی کۆنگرەی دەهەمینیان ئەبین کە تەمەنێکی پڕخێر و پڕعەتا و بەخشندەییە، وێڕای کۆسف و لەمپەر و مەشاکل، بەڵام توانیویانە لەسەر پێی خۆیان بۆسن و توانیویانە بەردەوام بن، جێگای دەستخۆشیە. ئەمڕۆ کە کۆنگرە ئەبەسن، پرۆسەیەکی دیموکراسی جوانیش ئەنجامەدەن کە دەسا و دەستی بەرپرسیارەتیە، کە ئەبێت لێرە دەستخۆشی لە سکرتێری بەڕێز مامۆستا ئەحمەد ئەسکەندەر بکەین کە ماوەی 2 خولە سەرپەرشتیاری و سکرتێری ئەو ڕێکخراوە بەڕێزەکە و ئەمڕۆ ڕادەستی برایەک یا کەسێکی تری ئەکات. ئەم پرۆسەیە ئەگەرچی لە حیزبەکانە سەرکەوتوو نەبووین وەکو پێویست ئەنجام بدرێ، بەڵام لە ڕێکخراوەکانە ئەنجام بدرێ، جێگای دەستخۆشیە و ئومێدیش بەخش ئومێدبەخشیشە. بەڕێزان، کۆنگرەکەی ئێوە لە کاتێکایە کە بارودۆخی سیاسی، ئابووری، تەنانەت کۆمەڵایەتی هەرێم و عێراق و ناوچەکە وەکو پێویست جێگیر نییە. ئەمەش ئەرکمان قورسترەکە و مەسئولیەتمان زیاترەکە. ئەو کوردستانە ئەزموونێکی هەیە بە جوانیەکانی و ناشرینەکانیەوە مڵکی خەڵکی کوردستانە و پێویستە هەمومان خۆمان بە ساحێبی بزانین، بە تایبەتی گەنجانی خۆشەویست، کە ئایندەی ئەم وڵاتە چاوەڕێی ئەوانەکە. ئەگەرچی ئەم ئەزموونە و ئەم دەسەڵاتە و حاڵەتی گشتی کۆمەڵایەتی ئابووری سیاسی نەیتوانیوە مافی گەنجەکانمان بە و ڕێز لە تواناکانیان بگرێ، وەکو سەردەم وەکو خەڵکی تر دنیا تەقدیری تواناکان و لێهاتنەکانیان بکە. تازە بە تازە بێکاریان بۆ دروستەکە، دامەزاندن نییە، کەرتی تایبەت نییە، بە شێوەیەک ناومێدی ئەچێنرێ لە دڵی گەنجانە کە ئەمە خەتایەکی گەورەیە، خەتایەکی مێژووییە بۆ ئایندە و بۆ ئێستەش بێگومان. بۆیە پێکمانەوە ئەبێ خەمی ئەمە بخۆین، بەڵام بە خەمخۆری، بە ڕەخنەی بنیاتنەر، بە جدیەت لە خزمەت و خەباتەکانی
خۆمانە ئێمە وەکو لایەنێکی سیاسی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان پابەندین بەو عەهدەی هەمانە بەو بەرنامەی هەمانە کە ئەمانەوێ بەردەوام بین. پێشمان خۆشە و داواش دەکەین کە ڕێکخراوی گەشەپێدانی کوردستان وەکو ڕێکخراوێکی گەنج و خوێنەوار هاوکارمان بێ، هەنگاومان بێ لە بەردەوامی لە خەمخۆری بۆ ئەم ئەزموونە، بۆ ئەم میللەتە، بۆ ئایندەی ئەم گەلە. ڕێکخراوی ئێوە سوپاس بۆ خوا هەر لە سەرەتاوە سەرمەشق بووە، بەرنامەی جیاواز بووە لە خەڵکی تر بە شێوەیەک خاکی و متەواضعانە بەو ئیمکاناتی کە بوویەتی لە ڕووی مادیەوە، لە ڕووی مرۆییەوە، لە ڕووی ڕێگە پێدانەوە لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆکان و لەو شوێنانی کە قوتابی هەیە ڕێکخراوی گەشەپێدان بووە. ئەمەش گرنگە کە کۆڵنەدان بەردەوامی پەیامداری مەبدەئیەت ئەبێ کاڵای باڵای ئەم ڕێکخراوە بەڕێزە بێ، ئەبێ بەردەوام بێ و کۆڵ نەدا. چونکە ئەگەر ئێوە کۆڵ بن هەڵەیەکی گەورەیە لە ڕووی مەبادیء و بنەما فکریەکانی خۆمانەوە و زەرەرێکی گەورەشە بۆ ئایندەی ئەم گەلە. بێگومان ئێمە لەگەڵ ئەوە نین کە خەبات و خزمەتی قوتابیان ناوەندی خوێندن و خوێندکاران ببێتە مەیدانی ململانەی سیاسی و حیزبایەتی. حەقی خۆیەتی حیزب خزمەتکاری پشتیوانی ڕێکخراوەکان بێ، بەڵام ڕێکخراوەکان ئازاد بن، هەمووشیان هاوکاری یەک بن بۆ بەدیهێنانی ئامانجە گشتیەکانی قوتابیان و گەنجان و لاوان و خوێندەواران. هاوکاری یەک بن، پشتی یەک بگرن، پرۆژەکانی یەکتر پشتیوانی بکەن بۆ خزمەتی ئایندەی ئەم وڵاتە، بۆ خزمەتی ئێستای گەنجەکانمان، بۆ دڵخۆشکردنیان، بۆ گەشتڕاگرتنی بوونی قوتابیان و گەنجان. ئەبێ ڕێکخراوەکان ململانەی حیزبی و سیاسی نەکەن، حیزب بەکاربهێنن بۆ پشتیوانی ئەرکەکانی خۆیان. بۆیە هیوادارم کە ڕێکخراوی گەشەپێدان لەم کۆنگرەیەوە زیاتر و کاراتر و کاریگەرتر بێ لەم زەمینە و بەردەوام بێ لە خزمەتەکانی بە دوور لە تەشەنج و گرژی سیاسی. ئینتیما و پابەندی فکری و سیاسی بەجێی خۆی، بەڵام خزمەت و خەباتی قوتابیانی خوێندکاری شیعاری هەمووە و پێویستە هەمویان پابەند بن، هەموو قوتابیان بە هەموو ئینتیماعاتە ڕێکخراوەکانیانەوە. سوپاس بۆ خوا ڕێکخراوی ئێوە ناسراوە بەوەی کە مەبەستێتی کەسایەتی قوتابی کەسایەتێکی سەربڵند بێ، نەخلیسکاوە بێ لە ڕووی ئەخلاقی، لە ڕووی دینی، لە ڕووی ئینسانی، کەسایەتێکی خزمەت گوزار بێ، کەسایەتێکی خەمخۆری هەموو توێژەکان بێ، بە تایبەتی توێژی قوتابیان. ئەبێ ئەو
تایبەتمەندیە بپارێزن و لەوێشا کە پێشەنگن جێگای دەستخۆشیە و بەردەوام بن لە پێشەنگی خۆتان. بەڕێزان، ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لەم وێستگە گرنگەی ئێوەشە دووبارەیەکەینەوە کە پشتیوان و هاوکارتانە بین و بەردەوامە بین لەوەی کە لەگەڵتان بین بۆ هەموو خزمەتێک، بۆ هەموو خەباتێکی دروست و بەجێ، بۆ هەموو تێکۆشانێکی بنیاتنەر، بۆ هەموو بەرەوپێشچوونێک کە ئایندەی لاوان و گەنجانی ئێمە گەشتتر بکە و مشۆگەرتر بکە. ئێمەش لە یەکگرتووی ئیسلامی لە سەروبەنی کۆنگرەی هەشتەمی حیزبین و بەردەوامە بین لەسەر ئەو بەرنامە و استراتیژیەتەی کە هەیە و ئێوە وەکو بەشێکی زیندوو و هاوکار و پشتیوانی ئێمە داوای زیاترتان لێ یەکەین. گەنجانی ئێمە، لاوانی ئێمە، قوتابیانی ئێمە بە کوڕ و کچەکانەوە جێگای شانازی ئێمەن و چاوەڕێین کە پشتیوانمان بن لەو پرۆژە ئیسلاحیە گشتیەی کە هەمانە. ئێمە لە قۆناغی داهاتووە تەبەنی ئیسلاحی کۆمەڵایەتی، ئیسلاحی کۆمەڵگەیی ئەکەین، ئیسلاحی مجتەماعی، کە ئیسلاحی سیاسی و مەسەلە سیاسیەکان ئەبنە بەشێک لە ئەرکەکە، نەک هەمووی. ئۆپۆزیسیۆنێکی کارا و کاریگەر بەڵام متەوازن و هاوسەنگ و دوور لە فەوزا و دوور لە هەڵانانەوە، بۆ ئەوەی چاواشەکاری نەبێ، بۆ ئەوەی مزایدات بەسی بێ. ئێمە لەگەڵ ئەوەین کە ئۆپۆزیسیۆن بەشێکی زیندووە لە پرۆسەی دیموکراسی، پرۆسەی حکومڕانیەکی ڕەشید، ئۆپۆزیسیۆنێکی کارا و ئازا لەگەڵ دەسەڵات ئەتوانێت خزمەتێکی زۆرتر بکا بە گەل و وڵات و ئەزموونەکە بەگشتی. بەڵام بەشەکانی تری ئیسلاح، بوارەکانی تری ئیسلاح کە بریتێ لە ڕوبەڕووبوونەوەی ئەو هەموو تەحەدی و هەڕەشانەی کە ڕوویان کردوتە کۆمەڵگەی ئێمە، کە شناس و هەویەی ئەخلاقی و ئاینی و تەنانەت نەتەوەیی و نیشتیمانیشمان لە مەترسیایە، ئەوانە ئەرچی ئێمەیە کە ڕوبەڕووی بینەوە. لە قۆناغی داهاتووە یەکگرتوو بەردەوامە بێ و ئەولەویەت ئەدا بە و بەشە گرنگەی ئیسلاح. هیوادارین کە کوڕان و کچانی خۆشەویستی ئێمە لە قوتابیان هاوکارمان بن و پشتیوانی ئەم پرۆژە ئیسلاحیە گشتیە بن و پێکەوە بتوانین ئیزافەی شتی باش بکەین بۆ پرۆژەی ئیسلاح، پرۆژەی سیاسی، پرۆژەی بەرەوپێشچوونی ئەم کۆمەڵگەیە. هیوادارم کۆنگرەتان بە کۆمەڵێ لە بڕیار و ڕاستپاردە و گۆڕانکاری دروست و هیوایەکی بەتین و هیمەتێکی بەرزەوە کۆتایی پێبێت و ئێمەش هەر لە ئێستەوە پیرۆزباییتان لێ یەکەین. دەستخۆشی لە ستافی ڕابردوو بە تایبەتی سکرتێری قوتابیانەکەین مامۆستا ئەحمەد و پیرۆزبایی لە سکرتێری داهاتووشەکەین. خوای گەورە هەموو لایەک سەرکەوتوو بکە، هەمومان موفق بکە، هەمومان
بگەێنێ بۆ ئاواتە باشانی کە هەمانە و بتوانین لەگەڵ تێکڕای ساحەکە لەگەڵ تێکڕای چاکەخواز و خێرخوازی ساحەکە ئیسلاحیەکانی ساحەکە بتوانین بەرەو پێشچوونێک لە کۆمەڵگەی خۆمانە پێک بهێنین و لە بەردەم هەڕەشەکانە وەستانێکی منهەجی و دروست ئەنجام بدەین. جارێکی تر پیرۆزباییتان لێ یەکەم ومێ دەکەم سەرکەوتوو بن. والسلام عليكم ورحمة الله.